کاریگەری ئەم شەپۆڵە سەرمایەی کە لە چەند ڕۆژێکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕوونی دیارە بە تایبەت کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دوێنە شەو سارترین ناوچەی هەرێمی کوردستان بوو. من ئێستا لە قەزای خەلیفانم لێرە تاوەکو ئێستا کە نزیک کاتژمێر دەیبیان یەپلەکانی گەرمە سێ پلە لە ژێر سفرەوە تاوەکو ئێستاشوە بەشێک لە بازار نەکراوەتەوە تاوەکو ئێستا بەداخراوی ماوەتەوە و بەگشتی سنتەری قەزایەکە چۆڵیەکی زۆری پێوە دیارە بەراورد بە ڕۆژانی ڕابردووە هەر بەهۆی ئەم سەرمایەشەوە ئەمڕۆ لە تەواوی قوتابخانە و زانکۆکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران پشووی فەرمی بوو. چەند هاوڵاتیەک لێرەن من ئەوان بدوێنم مامە سڵاوتان لێبێ چۆنە بازار ئەمڕۆ بەم شێوەیە چۆڵەوە کارەکەی چییە؟ وەڵاهی هۆکارەکەی سەرماچی لە عەد بە دەرە هەری وەڵا خەرکەکەش بێتە بازار بەو سەرمای چ بکە دوێنە شەو لەگەڵ سەرمایە چۆن بوون؟ وەڵی دوینێ شەوی ئاگری هەوی باش بووی دیکەش بێس حەد بوو بەخوای سارد بوو جەوەکە زۆر سارد وەری وەڵا جەوەکە گەلێک سارد بوو. دەست خۆش بێ مامە تۆ قسەمان بۆ بکە هەر لە شوێنی خۆت باس لەگەڵ سەرماکەیە چۆن بوون دوێنێ نفتی بیعیبینێ نفتش نبی کارە سات وەریا نفتش گرانە سەری ئەو حکوومەتی خوا قووەتی بین نەوتە فرۆشی لێرە ئەمڕۆ نرخینەوە جیاوازی کردووە لەگەڵ سەرمایە ڕۆژ ڕۆژ هەرکشێت ئەگەر سەرماکەی هەرەوە ئێستا لە خەلیفان بە 6,000 حاج هاتر ئەی چۆنە بازار بەم شێوەیە چۆڵ إلا سەرما بشوی فەرمیشە تەواو دوێنە شەو چۆن بوو سەرماکەی دوێنە شەو باسی سەرما زۆر بەخۆت لەگەڵ ساڵانی ڕابردوو تەمانە لێوەڵا بوو شەوی دیکە زۆر سارد بە پێوەیە ئەزمونت هەیە تەمەنێکی تەمەەن تێ بڵێن ساڵانی ڕابردوو سەرمای لەو شێوە ڕابردووەکە لە دەژەی زاوشیستانە بوو ئێستا بەزارێک بوارە هەدان سەرما بوو ئەو کاتان بە شێوی سارد بوو هەرێ وەڵە شێوی سارد بوو ئەی بڵێم پێداویستی خۆ گەرمکردنەوە پێداویستی تاوی نەفت ئەگە بدەن عالێ باش ئەگەن عالێ وەڵە عالم ماری خۆر بوو لەو بێ معاشی لە بازارێک ئەو کەسەفەتە وابی و باشە نابی عالەمیلاکە بێ معاشی و لێ بێ نەفتی و بازار چۆرە ئەمڕۆ بڵێم کاریگەری هەبووە ئەو سەرمایە لەسەر سەرماندی و بازار نییە باز نەکرێتەوە کاریگەر لێو زیاتر نییە وەنی برام